لدور في مجاري برز بشار ورده سروك اسقوفيا ابرشي كلداني لقزاكويا ديت قال مدى بيتن برز ورده تو بخيرات سباس وعمدبونا تل كردستان بيشتو شهر برز ورده افرو مراسمك لبغداد هبو سرکرده و برپرسن عراقی تایبت سرک وزیر عراقی دلخوشن بداوی هاتنا ارکی یونامی لعراقی دبیجن اوه نشانه یان آماجه جبو و گرا اولهی و سروریه بو ولاتی بو عراقی آیا او سروری و اولهیا کنها لعراقی دروس بویا که سرکردین عراقی بحث کن کریستیان مسیحیین آواره و اوین کوشبر بوینه پنابر بوینه آمادن و گرن بو سر مال و حالن خواه یەکەم سەرەتا ڕۆخانی ڕژێمی پێشوو لە ساڵی 2003دا بریتی بوو لە قۆناغێکی یەکلاکەرەوە لە مێژووی تازای عێراق دوای چەندەیان ساڵ لە سەرکوتکردن و ڕاگواستنی سەرانسەری پێکهاتەکانی عێراق بە شێوەیەکی گشتی بە تایبەتی ئێمە کە لە کوردستانین هەمووان بەدەست ئەوەوە ناڵاندویانە دوای ڕۆخانی ئەو دیکتاتۆریەتە لە عێراقدا و سەرەتای پرۆسەی سیاسی لە عێراقدا پێم وابێ ئەو پرۆسە سیاسیە ئێمڕۆ بە بۆچوونی ئێمە هەروەکو دەزانن ئێمە سیاسی نین بەڵام بۆچوونمان لە ڕووی سیاسیەوە بە شێوەیەکی باش گەشەی نەکردووە بۆ شایی زۆری تێدا هەیە هەڵس و کەوت تەعاملکردن لە نێوان لایەنە سیاسیەکان بە شێوەیەک لە شێوەکان وەکو معارەزەوە بەو هیوایم کە من هەڵە بم هیوادارم هەمووان هەوڵ دەدەن کە دەسەڵاتی ئەوی تر کەم بکەنەوە ڕاستە دەستور هەیە و دەنجی لە سەردراوە و بڕوا بە فیدرالیەت هەیە و زۆر شتێک کە لە دەستوردا بوونیان هەیە بەڵام پرۆسەکە تاوەکو ئێستا پێویستی بە چارەسەر هەیە پێویستی بە گەشەندنی زیاتر هەیە بۆ ئەوەی لێک نزیکبنەوە دروست بێت بۆ ئەوەی قەنەعاتی هاوبەش دروست بێت بەڵام لەبارەی مەسیحیەکانیشەوە بەداخەوە لە 2003ەوە بەهۆی ئەو فشارە ئەو فشاری کە هەبوو لە سەردانە سیاسیەکان بە ئامانجگرتنی ڕاستەوخۆی مەسیحەکانەوە هەبوو بە ڕاگواستن و ڕفاندنی پیاوانی ئاینی و دوای ئەوە هاتین بۆ هەرێمی کوردستان چونکە ئاسایش تێیدا بەرقەرار بوو بۆیە ئێستا ئەو خانەوادانەی کە لە هەرموتە هەن زیاتر لە ساڵانی 60 و هەفتاکانی سەدەی ڕابردوودا ڕاگوێزراون دوایەوە لە بەغدا گیرساونەتەوە ئەگە پرسیارم لێ بکەیت لەبارەی پرۆسەی سیاسی و سیادەر ئەمە لە دەرەوەی کاری منە ئێمە بەڕێزوەردە چاودێریمان کردووە بۆیە ئەو پرۆسەیە پێویستی بە گەشە سەردنی زیاتر هەیە باشە بەڕێز وەردە نە بەحسا مژارێن سیاسی و بابەتین سیاسی ناکەین بە جەنابێتە وەکو کەساتیەکی بەرنیاسێ کریستیانان مەسیحی لە ناوچەیە بۆچی کریستیانە ڤەگەرن سەر ماڵ و حاڵێن خوا ئەو کریستیانین کو ئاوارە بووینە کوچبەر بووینە ینی من ئاماژە پێ کرد سەرکردەیەن عێراقت بێژن عێراقی ئەولەه بووی عراق یا وەگەڕە سەردەمێ زێڕین ئەنی ئەف کریستیان و کەساتیان مەسیحی و هەرێما کوردستانی ئاوارەنە یان وڵاتێن دەردوور یان چوونی ئەوروپایە بۆچی ناڤەگەڕێن ئەمە گەڕانەوە بۆ ئەو ناوچانەی کە پێشتر تێدا ئاوارە بوون پێویستی بە سەقامگیری ئاسایشی تەواو هەیە ئەمەش لایەنی ئابووری و لایەنی ئاسایش بە شێوەیەکی گشتی لە خۆ دەگرێت بێگومان کەسێک نییە کە گلەیی لەو دۆخە ئامنیە نەبێت کە لە چەند ساڵی ڕابردوودا بوونی هەبووە ئێمە ئەوە دەزانین کە بەڵام دەبێت بەلایەنی کەمەوە هیوایەک بدات بەو خێزانانەی کە لە ئەوروپا ئەمریکا ئوسترالیا گیرساونەتەوە 15 ساڵی ڕابردوو بۆ ئەوەی
تەنها وعدیان پێ بدەن بۆ گەڕانەوە ئەمە بەس نییە بۆیە من دەگەڕێمەوە هەرێمی کوردستان و ئەو خەڵک ئەو خێزانانەی کە لە هەدوهۆک بەنیاندا هاولێر بن بۆ نمونە بابەتی موچە کە ئەمە قەیرانێکی ئێجگار گەورەی و کاریگەری بەسەر ژیانی هەموو خێزانەکانەوە هەبووە من و تۆ هەموو ئەوانەی تریش لایەنی ئاسایش بوونی هەیە بەڵام هەرێمی کوردستان بخەیتە نێو ئەو قەیرانەوە واتە تۆ چیت کردووە چیت داوە بۆ خەڵکە کەواتە تۆ ئاماژەی ڕوون دەبێ بدەیت بۆ خەڵکەی کە سەقاڵگیری تەواو هەیە نەک تەنها دەبێ بزانی هاوسەنگی و سەقاڵگیری سیاسیش هەیە دەبێ ئەوانە هەمووی بوونیان هەبێت ڕەنگە هەندێک کەس بڵێن موچە چییە بەڵکو بە پێچەوانەوە ئەمە بابەتێکە کاریگەری بەسەر هەموو کەسێکەوە هەیە کاریگەری بەسەر هەموو خێزانەکانەوە هەیە لە هەرێمی کوردستان چونکە پشتی تەواوی پێدەبەستن ئەگەر هاتوو تۆ هەوڵ بدەیت ئەم هەرێمی کوردستان بخەیتە دەرەوەی چوارچێوەی پرۆسە سیاسەکە لە عێراق ناتوانیت سەرکەوتوبی ناتوانیت پرۆسی سیاسی بەش بکەیت بۆیە دۆخی سیاسی و ئەمنی و ئابووری هەم عێراق دەگرێتەوە و نابێت لێکجا بکرێنەوە باشە بەڕێز وەردە جەنابێتە بخۆ دەزانیتن کو هەبوونا کریستیانان مەسیحیان لە عێراقێ یعنی بابەتێکی دیرۆکیە شێن بژن سەدان ساڵە لە عێراقی هەبووناوان هەیە پێک vێژیاینە لێنەها لە گۆڕی راپۆرتێکا کۆمسیۆنا مافی مرۆڤ لە عێراقت بێژیتن ژ ملیۆنێک و 500,000 کریستیانان نەهادا کەتیە بۆ 300,000 کریستیانان و کەمتریش ئەف ئامارەژی ڕۆژ بە ڕۆژێ بەرەفکێنبوونێ دچیتە بنەرینە هەنگوو ینی ئەف سەرەدەری ئەف مامەڵەیە حکوومەتە عێراقێ دگەل کریستیانان بڤی ئاوایی بەردەوام بیتن مەترسی لەسەر مەسیحیەتێ دروست ناکەن نیشتەجێبوونا مەسیحیان لە عێراقێدا بێگومان لە 2023 تاوەکو ئێستا بێگومان ئەو گورزەکان و ئاڵنگاریەکان ڕوبەڕی هەمان بوونەتەوە بەڵام وەکو مەسیحی و ئێزیدیەکان و کەمەنەتەوایەتەکان زیاتر تاڵیان چەشتووە چونکە ژمارەیان کەمترە بۆیە ڕاستە ئێمڕۆ مەترسی هەیە ڕاستە زەمینە هەیە بۆ پێکەوە ژیان بۆ نمونە لە هاولێر و لە هەرێمی کوردستان کە زۆر نایابە لە 2010 بۆ نمونە ئێمە وەکو ئابرشیەکانی هاولێر توانیومانە بە هەموو ئەو هاندانەی کە لەلایەن حکوومەتەوە هاتووە 4 قوتابخانە دروست بکەین و نەخۆشخانەی تایبەتمەند و زانکۆی تایبەتمەند دروستکەین 830 هەلیکارمان ڕەخساندووە بۆیە ئەمانە دەست پێشخەری ئەرێنین و هانیمانەوە دەکەن چونکە گەنجانی هەموو کریسیانەکان وەکو ئەوانی تر پێویستی بە سەقامگیری و دەرفەتی کار هەیە بۆیە ئێمەش وەکو کڵێسا هەوڵ دەدەین هاوبەشێک بین بۆ لە دابینکردنی ئەوەی کە پێویستە بەڵام مەترسیەکان بوونیان هەیە و پێویستە هەموو حکوومەتەکان ئەو مەلەفە چارەسەر بکەن چونکە هەر پێک هاتەیەک لە عێراق خەسارەتێکە بۆ هەمووان هەروەک لە سەرەتای پرسیارەکە داوتت بەڵێ بوونمان هەزاران ساڵە لێرە هەیە باشە بەڕێز وەردە و بڕێن خوێن تایبەت بڕێە ئەو لینکن و هەین دگەل کۆمەلگەها نێودەوڵەتی و ئەم مەسجە گەهاندینە جهێن تایبەت و جهێن شولەژێ کە مەترسی لەسەر مەسیحیان هەیە لە عێراقێدا ئەف سەرەدەری مامەڵەیە حکوومەتن یەک لە دیفیەک لە عێراقێ دگەل مەسیحیان دەکەن مەترسیە ینی و ئەف مەسجە گەهاندینە و گوتیە ئەم هەرێما کوردستانی پەناگایەکە ئارامە بوومە بۆ داڵدەدان یان بژن لەخۆگرتن و ئامێزگرتنا مەسیحیان لێ تەنیش هەرێما کوردستانێک و جیرانە وکو هەرێمەکە سەر بە عێراقێ مەترسیە لەسەر مەسیحیان و مافێنوان نادەن بێگومان ئەمە پەیامی ئێمە بووە و هەمیشە لە مەحافلە نێودەوڵەتیەکان لە ئەوروپا و لە ئەمریکاش تەنانەت لە نەتەوە یەکگرتوەکانیش ئەوەمان باس کردووە پەیامی ئێمە ڕوونە
بەڵێ گێرەشێوێنی و جێچاڵ زۆرە لە هەمان کاتدا بەڵام وێنە گەورەکە زۆر ناشرینە بەڵکو فەزایەکی ئامن هەیە لە ساڵی 2004ەوە 16,000 خانەوادە هاتوونە بۆ هەولێر و دەستپێشخەری زۆریشمان بینیوە بۆ ئەوەی ئەو خانەوادانە بمێننەوە تەنانەت لە کۆمەلگای نێودەوڵەتیش دەکاتێک کە داعش لێرە بوو 125,000 کەس هاتن بۆ هەولێر و بۆ دهۆک و هەندێکشیان چوون بۆ سلێمانی بەڵام ژمارە گەورەکە لەلایەن هەولێرەوە لە خۆ جیران بۆیە دەستەکان کراوە بوون و زۆرێک لەو وەفدانەی کەنیسەکان کە لە ڤاتیکانەوە هاتەبوون کە پێش سەردانەکەی پاپا لێرە بوون هەروەها وەزیر مارکۆ ڕۆبیۆ لە ساڵی 2016 سەردانی کەمپەکانی کردووە لە عینکاوە سەردانی کەنیسەی کردووە بۆ ئەوەی دڵنیا بێتەوە لەوەی کە بزانێت کە وێنە گەورەکە چۆنیە بۆیە پەیامی من هەمیشە ئەوە بووە پشتیوانی نێودەوڵەتی بۆ سەقامگیری عێراق و کوردستان بە تایبەتی وەربگرن ئێمە وەکو مەسیحیەکان ببڕن ڕاستە من باسی مەسیحەکان دەکەم زیاتر چکە من مەترانم و بەرپرسیارەتی سەرەکی من سەقامگیریانە بۆیە ئێمە هانی مانەوەی مەسیحەکان دەدەین لە عێراقدا و ئەمەش پەیامی ئێمە بووە و تەکی دەکەینەوە لەسەری باشە بەرز وەردە ساڵە 2014 دەمە هاتنە چەکدارên داعش و ئاوارەبوونا کریستیانان ئیتروی دەمی هەتا ji bilîk û Herêma Kurdistanê dergehên xwe li hember kiristiyanan vekirin dergehên mizgeftan jî li hember kiristiyanan hatin vekirin ji bo vê çendê têda nîştecê bin û jiyana wan a parasî bin. Wî demî cenabê Serok Barzanî peyamek hebû ji bo kiristiyanan gotî em birayne yan dê pêk vejin yan dê pêk vemirin. Ev serederiya Herêma Kurdistanê taybet ya Serok Barzanî ya hikûmeta Herêma Kurdistanê digel kiristiyana heng çawa dibînin? يعني اولا احنا سرتا واحد عن الثاني ئێمە گوندەکانمان لە نزیەکترین و نەک تەنها پێکەوە ژیان بەڵکو و پەیوەندی بەردەواممان هەبووە چەندین دەیە هیچ شتێک جیامان ناکاتەوە لە ڕووی پۆشاک و خواردن و هەموو شتێکمان هەمان کللتورە بۆیە تەنانەت بەهۆی ئەو سیاسەتانەی کە ڕژێمی پێشوو هەیە بۆ حکومی عێراقی کردووە تۆزێک لێک دابڕانی جوگرافی هەبووە بۆیە لە کۆتاییدا هەمویان یەخوێنن لە ساڵی ئەگەر باسی 2004 دەکەن بەڵام لە ڕاستیدا 5 شەپۆڵی ڕاگواستن هەبووە کاتی بوو و هەمووشیان هاتوونە بۆ هەولێر و بۆ دهۆک بۆیە ئەو ژمارە زۆرە دەبینین لێرە بۆیە ئەم پێکەوە ژیانەی کە دەبینی پێکەوە ژیانێکی ڕاستەقینەیە بۆ ژیانە و ئەمەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو گەلی کوردستان کە بۆ ئێمە کراوە ڕوونە و ئەم کلێسایش تازە و لە قۆناغەکانی کۆتاییدا و لە ماوەیەکی نزیکدا دەکرێتەوە و کۆمەڵێک بزنسمانی کوردستان بە شێوەیەکی گەورە دەست پێشخەر بوونە لە بنیاتنانی ئەم کلەسەیە پێستان بۆیە کە خەڵک بێن ئەمە ببینن کە لەلایەن موسڵمانەکان و مەسیحیەکانەوە وەکو دیارەک بۆ گەلی ئێمە لە کۆی سنجاک لە کۆیە دروستکراوە. زۆر باشە بەڕێز بەشار وەردە سەرۆکێ ئەسقۆفیەیە ئەبرەشی کلدانی لە کویەک و لە قەزاکوێ شوەیەکی ڕاستەخود گەلمە بۆ گەلێکی سوپاس هینەرابن.